لەگەڵ هونەرمەندی میوزیک ژەن گفتوگۆی زیاتر دەکەین کا بەڕێزیان لە شاری لەندەنەوە لەگەڵمانان. سڵاو لێبێ کاگارام. سڵاو لە ئێوەی بەڕێزیش، سڵاو لە هەموو بینەرانی کورسات. زۆر سپاس. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو لایەکتان. زۆر سپاس دەکەین. وەک هونەرمەندێکی میوزیک ژەن چۆن بوو بیرت لەوە کردەوە پرسی کوردانی ڕۆژئاوا بکەیتە بابەتی سەرەکی ئەم کارە نوێت؟ ئاخۆ ڕووداوێکی دیاریکرا و کاریگەری لە سەردانانی تێکست یا میوزیکی کارەکە هەبووە؟ بەڵێ هەموو ڕووداوێک، هەموو بەسەرهاتێک کە ڕوئەدات تۆ لە ناخەوە شتێکت لا دروست دەبێت و هەستت بەرامبەر ئەو بارودۆخە ئەو کارەساتی کە ڕوئەیات لە هەموو کاتێکە پێویست بەوە کات هەموو هونەرمەندێک بتوانێت شتێک دروست کات، بە تایبەتی هونەری میوزیک کە لە ڕێگای میوزیکەوە تۆ ئەتوانی هەستەکانت دەربڕیت لە ڕێگای دانانی ئاوازێکەوە. بۆیە منیش هەستم بەوە کرد کە پێویستە کات بۆ ئەم بارودۆخی کە هەبوو لە ڕۆژئاوا گۆرانیەک بڵێم. من باشم زانی بە شێوازێکی تازەگەری یا بە شێوازێکی مۆدرن، بە شێوازی ڕۆک ستایلی ڕۆک بڵێم. بەڵێ. بۆچی شێوازی میوزیکی ڕۆکت هەڵبژار بۆ گەیاندنی ئەم پەیامەتەوەیە؟ پێت وایە شێوازی ڕۆک لەگەڵ شۆرش و بەرخودانی ڕۆژئاوا زیاتر یەک دەگرێتەوە؟ بڵێ خۆی شێوازی ڕۆک خۆی لە ڕاستیە ڕۆک کەواتە ناڕزایی دەربڕین، کەواتە بە ئینگلیزی پێڵین پرۆتێست. تۆ کاتێک کە هەست بە ناڕەوایەتیەکەی، هەست بە نادەپەروەریەکەی، هەست بە چۆسانەوەکەی، تۆ لە ڕێگای ئەم میوزیکەوە بە تایبەتی ئامێری گیتاری ئەلکتریک ئامێرێکە کە توانایەکی باشی هەیە بۆ دەربڕینی هەستەکان بە شێوەیەکی پرۆتێستی ناڕزایی دەربڕین. بۆیە من بەم شێوازە ئەم بەرهەمەم تۆمار کرد. دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن. هونەر و میوزیک تا چەند دەتوانێت ببێتە دەنگی خەباتی گەلان و هەروەها پەیامی کوردانی ڕۆژئاوا و پارچەکانی تری کوردستان بە جیهان بگەیەنێت؟ بەڵێ هونەر ئەرچێکی زۆر پیرۆزی هەیە و پێویستە زۆربەی هونەرمەندەکان بتوانن لە ڕێگەی هونەر و میوزیکەوە یا لە ڕێگای گۆرانیوتنەوە بارودۆخی میلەتەکەمان و ئەو ئێش و ئازاری کە چەند ساڵە ئێمە گیرۆدەین لە ڕێگای هونەرۆ بگەێنێ بە هەموو مرۆڤایەتی و بە هەموو جیهان. بۆیە ئەرچێکی زۆر پیرۆزە و کاری هونەرمەندە کە پەیامەکانی لە ڕێگای هونەرەکەیەوە بگەێنێت بە هەموو شێوازەکانی هونەر. بەڵێ. کاک ئارام پێت وایە چینی گەنجان زیاتر لەم ڕێگەیەوە پەیوەست دەبن بە دۆزی نەتەوەکەمان؟ بەڵێ بە دڵنیایی بە تایبەتی ئێستاش کە سۆشیال میدیاکان هەمووی بۆ بە بابەتی کورد و کوردستان و کوردایەتی و تا ڕادەیەک میلەتی کورد توانیوەتی خۆی بناسیێنێ بە هەموو مرۆڤایەتی بە هەموو جیهان لە ڕێگای هونەرەکەیەوە و بە تایبەتی هونەری میوزیکیش کە زۆر بە ئاسانە چێتە هەست و ناخی مرۆڤەکانەوە. بۆیە ئەمە پێویستمان بۆیە کە کاری زیاتر بکەین و من هەر خۆم بە تەمام بە شێوازی ئینگلیزیش چەند گۆرانێکی ڕۆک بچڕم و ئاوازەکانی ئامادەیە. بۆیە پێم خۆشە بە ئینگلیزیش گۆرانی بڵێم نەک هەر بە کوردی بێت و تێکسیشم بۆ داناوە بۆ کاری داهاتوم بە تەمای ئەوم. بەڵێ. واتە پرۆژەی داهاتوت تۆمارکردنی گۆرانیە بە زمانی ئینگلیزی؟ بەڵێ سێ کارم بەدەستەوەیە بەم زوانە ئەوانەش بە ئەنجامە گەێن و دوای یەکەمەوە. کاگارام سپاس کە لەگەڵمان ئامادەبووی، هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین. سپاس بۆ ئەو بەرهەمە ناوازانی پێشکەشمانەکەیت. زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاسی کەناڵی کورسات دەکەم. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن لە کارەکانتانە.